خێزانەکەم لەبەردەمم بوو گوتم ئەوە خێزانەکەمە خەریکە ئاوەکە دەیبات تو خوا فریای بکەوە خوشک و برام و خێزانەکەم کەوتونەتە نێو ئاوەکە فریامان کەوە کاتێک جەنگ بەرۆکی وڵاتێک دەگرێت جگە لە وێرانی و کاولکاری بەهای مرۆڤیش تا ئاستێک کەم دەبێتەوە کە مردن و لە ناوچوون ئاسایی دەبێت و دیمەنە تراژیدیەکانی جەنگ دەبن بە بەشێک لە یادەوەری هەمیشەیی تاکەکان داگیرکردنی مووسڵ و دەسەڵاتی داعش و حکومێکی پڕ لە توند و توژی وای کردووە کە خەڵکی ناوچەکە بە دوای دەفەت و هەلێکدا بگەڕێن بۆ ئەوەی باسی نەهامەت و خەمەکانی خۆیان بۆ جیهان بجێڕنەوە لە ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی چیرۆکەکانی دوای جەنگ جارێکی تر زوومی کامیرا دەکەینە سەر نەهامەتی و ئازارەکانی خەڵکی مووسڵ یەکێک لە دانیشتوانی شاری مووسڵ دەڵێت من ئەگەر ناسار نەبم تەنانەت نەک نامەوێت ئاو ببینم بەڵکو هەر ناشی خۆمەوە ئەمە وتەی قوربانیەکی جەنگە کە بۆ بەرنامەی چیرۆکەکانی دوای جەنگ بەسەراتی خۆی و ڕزگاربوونی دەژێڕێتەوە ئەحمەد لە دوای ئەوەی دەگەڕێت و بۆ مووسڵ و لەوێدا هاوسەرگیری لەگەڵ خۆشەویستەکەی دەکات دوای ماوەیەکی کەم هەوری ڕەشی داعش بەسەر شارەکە باڵ دەکێشێت بەمەش ئەحمەد و هاوژینەکەی و تەواوی ئەو خەڵکەی لە مووسڵ دەمێننەوە ڕاستەوخۆ دەکەونە ژێر فەرمانەکانی دەسەڵاتی داعش ئەحمەد باس لە شکنجە و کارەسادەکانی ژیانی خۆی دەکات لە سەردەمی داعش و چیرۆکی لە دەستدانی 6 کەس لە ئەندامانی خێزانەکەیمان بۆ دەجێڕێتەوە ئێستا ئەو لە کەمپێکی ئاوارەکان تەنها لەگەڵ یوسفی کوڕی ژیان بەسەر دەبات قبل ما يفوت داعش اشتغل في ما صمون بأربيل پێشەوەی داعش بێتە مووسڵ لە هەولێر لە سەمونخانەیە کارم دەکرد کتێکم خۆشویست کە دراوسێمان بوو لە خانەوادەکەی داوام کرد گوتیان ئێستا بچووکە گەر چاوەڕێ بکەیت ساڵێکی دیکە منیش چاوەڕوانم کرد کاتی خۆی هات و گوتیان خۆت و خێزانەکەت ئامادە بن زێڕ و پێداویستەکانی ئامادە بکە ئەگەر خوددا نووسیبێتی دەیبێت دوای ماوەیەک پێیان گوتم کە مارەبڕی بکەم وا بوو کارم دەکرد و گەڕامەوە سەرکارەکەم لە هەولێر پارەم نرد بۆ دایکم خوددا لێی خۆش بێت تاوەکو جلوبەرگ و پێداویستەکان بکڕێت دواتر پارەی دیکەم کۆ کردەوە تاوەکو زێر بکڕم و وا بکڕیم دواتر دەستگیرانەکەم گوتی وەرەوە بە هاوسەرگیری بکەین ئەگەر لە ماڵێکیش بێت کۆ ببینەوە من هیچم ناوێت من کە گەڕامەوە داعش هات بۆ مووسڵ منیش گواستمەوە و ئاهەنگمان جێڕا لە پاش ماوەیەک ئۆپراسیۆنی ئازادکردنەوەی مووسڵ دەستی پێکرد باوکم لەوێدا بوو دایکشم لە ماڵەوە بوو منیش لە ماڵی خۆم بوو ماڵەکەم بەرامبەر ماڵی باوکم بوو دایکم هات بۆ ماڵمان و کوڕەکەمی ماچ کرد و گوتی من بۆ لای باوکت دەچم لای بیری ئاوەکە وا بوو لەوێدا هاوەنێک کەوت دایک و باوکمی کوشت ئەوانمان ناشت لە پاش 4 ڕۆژ نیوەڕۆ بوو براکەم فەهەد لە ماڵ دەرچوو بوو منیش پرسیم کە فەهەد لەکوێیە گوتیان لە ماڵەوە نییە دواتر کەسێک بە هەناسە بڕکیەوە هات بۆ ماڵمان و گوتی براکەتان بریندارە من وامزانی براکەی دیکەمە بینیم کە ئەو سەلامەتە ئەویان مانتۆسکیلێکی هەبوو چوومە شوێنی ڕووداوەکە تاوەکو بزانم من چاوم بۆ پاشماوەی مانتۆڕەکە جێڵ بەڵام هیچ شتێک لەوێدا نەبوو کە بۆم ڕوون بێت ئایاوە ئەوە یاخودنا هاتمەوە و وتم هیچی بەسەر نەهاتووە گوتم فەهەد لەکوێیە گوتیان فەهەد لە ماڵ نییە کەسێک هات بۆ لام و گوتی براکەت لە ناو سیارەیەکدایە ئەو چوو بوو هەندێک پێداویستی بکڕێت
لەوێدا هاوەنێک لە کۆڵانێکدا کەوتبوو کەسێک ناوی محەممەد ئەمین بوو لە مزگەوت گەڕابەوە بینی بووی کە ئەو لە کۆڵانەکە کەوتبوو گوتی ئەو گوناها دایک و باوکی نەماوە بابیگەێنمە نەخۆشخانە وا بۆ ئۆتۆمبیلەکەی ئامادە کردبوو کە براکەم بگەێنێتە نەخۆشخانە خست بووە نێو سیارەیەک و لەگەڵ ڕۆیشتندا هاوەنێک لە ئۆتۆمبیلەکەی دابوو هەردووچیان کوژران فەهدی برام خستە گۆڕ من نەمدەتوانی یەک خولەک لەوێدا بم زۆر ئازارم دەچەشت هاوسەرەکەم گوتی بە هەر شێوەیەک بێت دەبێت ئێمە خۆمان ڕزگار بکەین هیچی دیکە ناتوانم لێرە بژیم دایک و باوکت کوژران و فەهدی براشت کوژرا چێ ماوەتەوە تەنیا ئێمە خوشک و برایەکەتین کە لە دوایی دایک و باوکم لەگەڵ ئێمە دەژیان هەموو ڕۆژێک لە هەڵی خۆڕزگارکردن بووین بەڵام ڕێک نەدەکەوت هیچ کەسێکیشمان لە زنجیل و گەڕەکە ئازادکراوەکان نەبوون تەنیا ڕێگەیەک هابوو بۆ ڕزگار بوونمان ئاوەکە بوو چەند چوپێکم دابین کرد تاوەکو بەهۆیەوە ڕزگارمان بێت یەکێک لە دراوسەکانم گوتی ئەمڕۆ مەڕۆن داعشەکان چاودێری ئاوەکە دەکەن ئەمڕۆ مەچون بۆ لای ئاوەکە خێزانەکەم خوددا لێی خۆش بێت گوتی ئەحمەد من ناتوانم یەک خولەکی دیکە بمێنمەوە ئەمڕۆ نامێنمەوە لێرە دەبێت ڕابکەین بەسە نە ئاو مایەوە و نەخۆراک بەردومانیش بەبەردەوامی هەیە نامێنینەوە ئەگەر بزانین ئەمڕۆ دەژمێری دەبێت ڕابکەین ئیتر وا بۆ چوونە لای ئاوەکە و ترس و لە ڕاوچەی زۆر دایگرتبوون خێزانەکەم لەسەر چوپەکە دانیشت منداڵەکەشم یوسف لە باوشی بوو لەسەر چوپەکەی دیکە خوشکەکەمی تێدا بوو براکەشم کەنەی دەزانی مەلە بکات خۆی بە چوپەکە گرتبوو منیش لە دواوە پاڵم بە چوپەکەەوە دەنا نزیک بووینەوە لەو بەری ئاوەکە تەنیا 100 مەترێک لە نێوان ئێمە و سوپا بوو لە پردەکوونەکە کە پێشتر فڕۆکە بەردومانی کردبوو ئاوەکە لەوێدا تیژ دەڕۆیشت بەهێز بوو کە گەیشتین بەم شوێنە دەسەڵاتم لەسەر چوپەکە نەما و نەمتوانی کۆنتترۆلی بکەم دواتر وەرگەڕا خێزانەکەم هاواری دەکرد و دەیگوت ئەحمەد فریام کەوە یوسفی کوڕم کەوتە ئاوەکە تا من یوسفم ڕزگار کرد ئەو لێم دوور کەتەوە ویستم ڕزگاری بکەم نزیک دەبوومەوە ئاوەکە زیاتر دەیبرد یوسف جارێکی دیکە کەوتە ئاوەکە و کاژمێر دەی شەو دەبوو زۆر هەوڵم دەدا نزیک بوومەوە لە سوپا هەوارم دەکرد خێزانی ئێمە خێزانی خوشک و برام و خێزانەکەم کەوتونەتە نێو ئاوەکە فریامان کەون خێزانەکەم لە بەردەمم بوو گوتم ئەوە خێزانەکەمە خەریکە ئاوەکە دەیبات تو خوا فریای بکەون قبوڵیان نەکرد و گوتی ئێستا دەری دەهێنم گوتم وەرن دەری بێنن گوتی ئێستا بۆتی دەردێنم من گوتم باس کوڕەکەم بگرێ من خێزانەکەم دەردێنم گوتیان ئێستا بۆتی ڕزگار دەکەین ئارام بگرە ئاگداری خاڵی چاودێری ناو ئاوەکەمان کردەوە و ئێستا دەری دەهێنی کە دنیا بۆ ڕۆژ بەیانی بوو یەکێک لە ئەفسەرەکان هات گوتی چیە ئەو کەسێک کە خێزانەکەی دوێنێ لە ئاوەکەدا کەوتن منیش گوتم منم گوتی ئارام بگرە بەتەنیا مایتەوە لە ژیاندا و ئاگداری کوڕەکەت بە گوتم تۆ چی دەڵێت خۆ گوتتان دەریان دەهێنین و ڕزگاریان دەکەین بەس دەمانویست ڕزگارمان بێت لەژێر دەستی داعش و تاوانەکانیان بردومانەکانیان گوتی ئەمە کاری ئێمە نییە ئێمە ناتوانین بچین بۆ ناو ئاوەکە لە من ڕۆیشت هاوسەری ژیانم لە من ڕۆیشت تەنیا من و ئەو منداڵم ماوینێتەوە تاوەکو ئێستاش من هیچ شتێک لەبارەی خوشک و براکەمەوە نازانم من ئامادەم هەموو شتێک بکەم بۆ ئەوەی بەس پێیان بڵێم کە خێزانەکەم زیندووە ئەگەر نەشمان بێت تەرمەکەی ببینم تاوەکو بینێژم تاوەکو ڕۆژانە سەردانی گۆڕەکەی بکەم هیچ شتێک نازانم لەبارەیەوە هیچ کەسێک ناتوانێت بچیتە لای ئاوەکە چونکە قەدەغەکراوە لەکوێ لە دوایاندا بگەڕێن بوومە مانگێک ئێستا ئێسکەکانیشیان نەماوە هەمووی ماسی خواردوونی ئێمە کە ناو ئاوەکە بووین داعشەکان هەستیان پێمان کرد کە ئێمە لە ئاوەکە داین و هاوارم دەکرد سوپا بە هانامانەوە بێت بۆیە گول لە بارانیان کردین لەو کاتەدا خوشک و براکەم لێبوون بوو
کە تەقەیان لێکردین خوشک و براکەم لێم زر بوون. بەڵام تەنیا خێزانەکەم بوو بە چاوی خۆم بینیم کە دەکەوتە ژێر ئاوەکە. من بە دەستێک کوڕەکەم گرتبوو بە دەستەکەی تریژ مەلەم دەکرد، بۆیە نەمدەتوانی خێزانەکەم ڕزگار بکەم. دەمێت ڕزگاری بکەم بەڵام نەمدەتوانی. سوێند بەخوا دەمویست ڕزگاری بکەم بەڵام نەمدەتوانی. بریا بووم توانی بە هەر دەرم دەهێنا. ئێمە کە لە مووسڵ بووین لە مردن نەدەترساین، بە تایبەت لەو کاتانەی کە لە گەڕەکەکەمان گەمارودرا بوو، خەممان لە مردنی کەسەکانمان زۆر نەدەخوات، چونکە کە لە شەڕ دابیت تەنها دەتەوێت ڕزگارت دێت و دەربچێت، کە ڕزگاریشت دەبێت هەموو شتەکان دووبارە دێنەوە خەیاڵ و دیمەنی دێنەوە بەرچاو. من لە بەردەم خۆم بینیم دایکم هاوەنی پێکەوت و بە چاوی خۆم بینیم خۆم بە عارەبانە لەگەڵ باوکم بردیانم بۆ نەخۆشخانە. باوکم هێشتا نەمرد بوو بەڵام دواتر ئەویش مرد. دکتۆریش هەڵی لەگەڵدا بەڵام هەر مرد، بەس دایکیشم ڕاستە خۆم مردبوو. ئەو ڕۆژەی کە دایک و باوکم کوژان گەڕەکەکەمان ئاسایی نەبوو. کە لە کۆڕانەکان دەڕۆیشتم تا بیان بە بۆ نەخۆشخانە هاوەنەکان لە دەوروبەرمان دەکەوتن. ئەوانم ناشت، هێشتا بردومان هەر هەبوو. لە گۆڕستانەکە شوێن کەم بوو، دایک و باوکم بەیەکەوە ناشت. مردن لە مووسڵ زۆر ئاسایی ببوو. خەڵک مردووەکانیان لە بەرمیل لە ماڵەکانیان دەناشت. ترس هەبوو خەڵکی نەیدەتوانی لە ماڵەوە بێتە دەرەوە. مردن زۆر ئاسایی بوو. مردن وەکو جگەرەکەیشان دێهات بوو. ئاسرانترین شت مردن بوو. من جارێکی دیکە زۆر ئەستەمە بگەڕێمەوە بۆ مووسڵ. من لای خۆمەوە نەفرەتم لە ئاو کردووە. لێرە خەڵک دەچن بۆ مەلە، زۆر جار دێن بۆ لام و دەڵێن مەلەمان لەگەڵ بکە. من ناچم لەگەڵ لێن، نەفرەت لە ئاو دەکەم. گرنگترین کەسم بەهۆی ئاوەوە لە مووسڵ لەدەستدا. من چۆن دەتوانم بگەڕێمەوە بۆ مووسڵ؟ بەس ئەگەر جارێکی دیکە بۆ سەردانی گۆڕی دایکم و باوکم و براکەم بگەڕێمەوە. خێزانەکەم لە بەردەمم بوو، گوتم ئەوە خێزانەکەمە، خەریکە ئاوەکە دەیبات، توخوا فریای بکەوە. خوشک و برام و خێزانەکەم کەوتونەتە نێو ئاوەکە فریامان کەوە. ئێرە کە نزیک شارەدەی بەرتڵێ دوا خاڵی سنوورەکانی دەسەڵاتی هێزی پێشمەرگەیە. لێرە لە باسکەکانی هێزی پێشمەرگە و ئاسایش بە ڕۆژ و بە شەو پێشوازی لەو خەڵکانە دەکەن کە لە مەیدانەکانی جەنگەوە سەر هەڵدەگرن و ئاوارە دەبن و بەرەو ئەو ناوچ ئارامانە هەنگاو دەنێن کە دەکەوێتە سنووری هەرێمی کوردستان. لێرەدا هەموو کەسەکان ئاوارن و بەدەم هیلاچی ڕێگای دوور و گەرمای هاوین لە بەردەم کامیرای کوردستان 24 ئاریشەکانیان باس دەکەن. طلعنا الحمد لله مثل الحرامية. ئێمە سوپاس بۆ خوا دەرچووین زۆر بە ئەسپایی، هەرچەند 100 مەترێک دەڕۆیشتین و یەکێکمان ڕێگاکەی دەپشکنی. داعشەکان هەروەک ئاژەڵ لە بیابانەکان بە دواماندا دەگەڕان، ئێمەش ڕامان دەکرد. ئەوان لە دوای من و منداڵەکانم دەگەڕان تاکو بمانگرن و سەرمان ببڕن. توانیمان دەربچین و خوای گەورە ئێمەی پاراست. خدا هاوکارمان بوو دەرچوین. ئێمە لەگەڵ هەموو دانیشتوانی گوندەکە ڕامان کرد تاکو خۆمان ئازاد چوون بۆ سەر شەقامەکە و سوپا بەرەو پیرمانەوە هات.
ئێمەش ئاڵای سپیمان هەڵکردبوو تاکو بمان ناسنەوە گوتیان مزگەێنیتیان بێت سەلامەتن وا بوو سەمون و شەربەت و ئاو جگەرەیان پێماندا پێشتر جگەرە نەبوو قەدەغە بوو یەک جگەرە بە 4-5 هەزار دینار دەفرۆشرا زۆر گرانی بوو یەک دەبەڕۆنی زەید بە 25 هەزار دینار بوو بۆی هاتین بۆ کوردستان کوردەکان برامانە لە پێشەوەی داعش بێت لە دێر زەمانەوە ئێمە لە هەولێر و سلێمانی ژیاوین و سەردانمان کردو من کوڕێکم لە هەولێر ژیان بەسەر دەبات و خزمم هەیە لە سلێمانی وەکەوایە ئێمە هاتوین بۆ کوردستان وای دابنێ هاتووینەتە سەرماڵ و حاڵی خۆمان من خۆم زیاتر لە 5 ساڵ لە کوردستان ژیاوم چاکەکانی کوردەکان قەل لەبیر ناکەین کوردستان بۆ خەڵکی فەقیر و خەڵکی دەستپاک و ئەوەی چاک بێت و خراپەی نەبێت لە دڵی خۆیان هەڵی دەگرن لەگەڵی ڕاست و پاکن داعشەکان داوایان دەکرد بۆچی ئێمە بە کوڕەکانەوە ناچینە ڕیزەکانیانەوە گوتم نەخێر شتیوانیە خێری پێوە نییە ئێمە نە لەگەڵ ئێوە دەبین و نە لەگەڵ کەسی تریش گوتیان ئەگەروا بێت نەخواردنتان پێ دەدەین و نەخەرجی گوتم هیچ یەک لەوانەمان ناوێت چونکە ئەوانە هەمووی حرام بوون چونکە مشتەکانی خەڵکی فەقیری ئێزیدی و شەبەک و عەرەب و خەڵکەکانی دیکە بوو تاڵانیان کردبوو هەموو ئەو ناوچیان وێران کردبوو ئێمەش چیمان دەویست بەس دابنیشین و کارمان بەوانەوە نەبوو نە بە باشە و نە بە خراپە داعشەکان ئازاری زۆریان داین و زۆر برسیان کردین والله العيشة صعبة ژیان ئەستەم بوو نرخی شتەکان زۆر بوون هیچ کاتێک وانە بوو یەک سابوون گەیشت بۆ 6,000 دینار ڕۆنی زەید گەیشت بۆ 25 بۆ 30,000 دینار هەروە 1 کیلۆ ئاردیش 40,000 دیناری تێپەڕ کرد بوو 1 کیلۆ برنج 15,000 دینار بوو ئەوە لەبارەی نرخەکانەوە مامەڵەکردن سیر بوو لەبەرەوەی تۆ دژی بیرکردنەوەیان بووی ئەوان وەکو دوژمنیان سەریان دەکردین ئەوان تەنها بەرژەوەندی خۆیان لەبەرچاو بوو ئێمە هیچ شتێکمان نەدەکرد ئێمە ساڵی یەکەم کشت و کاڵمان دەکرد ساڵی دومیش هاتین زەکاتیان لێمان وەرگرت سێکی بەرهەمەکانمانیانی دەبرد لەبەر ئەوەی ئێمە دژی بیرکردنەوەیان بووین ئەوە لەبارەی کشت و کاڵ لەبارەی شوانکاری و ئاژەڵداری بە هەمان شێوە وەرز زەکاتیان لێمان وەردەگرت لە ماوەی کۆتاییدا کە خەڵک لەگەڵ خێزانەکانیان سەریان هەڵدەگرت پیاوەکانیان دەگرت و هەرچی زێر و پارە هەبوو لیان دەسان و پاشان بەڕیان دەکردن یانیش پیاوەکانیان دەکوشت یاخود دەیانگرتن ئێستا زۆر بەندیخانە لەوێدا ماون سزاکان و ئەشکەنجەدانیان لە بەردەم خەڵک ئەنجام دەدا ئەگەر جگەریان لێ بگرت بای ئەوە جەڵدەیان لێ دەدای و دەیانگرتی لە بیرما کۆمەڵێک کەسیان گرتبوو بە تاوانی ئەوەی هاوکاری خەڵک دەکەن بۆ هەڵاتن و هەمیان لە بەرامبەر چاوی خەڵک کوشت من بۆ خەم جەڵدەم لێدراوە گیراویشم لەبەرەوەی ڕیشم کورت کردبەوە و پێشترێژ قورئانم خوێندبوو وازم لێ هێنا بوو لەبەرەوەش نەدەچووم بۆ مزگەوت منیان گرت ڕۆژێک گیرا بووم لە بەردەم خەڵکی منیان ڕاگرت و یەکێک بە تورکی قسەی لەگەڵم دەکرد و لی تێنە دەگەیشتم و جەڵدەی لێ دەدام من خەڵکی مووسڵی کۆنم پێشەوەی کە ڕابکەین لە ژێرگەمارەوە کوشتارێکی زۆرا بووین هەموو ماڵەکانیشمان وێران بوو ئۆتۆمبیلەکانیشمان هەموو سووتا دەست بەسەر کرابوون و نیان دەهێشت بڕۆ بۆ هیچ شوێنێ سوپا توانی ڕزگارمان کات ئێمەش توانیمان دەربچین نیان دەهێش هیچ کەسێ دەربچێت و ڕێگاکانیان هەموو گرتبوو بە تاواتی ئەوە ئێستا بۆ 3 ساڵ دەچێ من تاکو ئێستا خێزانەکەی خۆم نەبینیوە هەموو شتێکمان خراپ بوو نیان دەهێش هیچ کەسە پەیوەندی بە یەکتریەوە بکات هێڵی مۆبایلەکانیان بە تەواتی پسڕاندە بوو ئێمە دەبوایە کە پەچە لەسەر بکەین نەدەبوو پیازگەرە بکێشێ
ئازار و ئەشکەنجەکەمان هەروەسف ناکرێ. هەرچەندە ئێستا قسەتان بۆ بکەم هەر کەمە. ئێمە بە پێ لەژێ بوردمان و بە برسێتی ڕامان کردووە. خانووەکانمانیاندا بۆ بەر هاون و فڕۆکەش بردمانی دەکردین. سوپای ئێمەی ڕزگار کرد. نیشانە شکێنەکانی داعشنیان دەهێش هیچ کەسە ڕزگاری بێت و هەر هەمویانی دەکۆشت. موبایلیان لە دەستی هیچ کەسە نەدەهێشت. هەر کەسە موبایلی بەدەستە و باە سەریان دەبڕی و دەیان کوشت. لەوێ بە زۆر پەچەیان پێمان دەکرد و لێرە من چیتر پەچە ناکەم. یەکەم ڕۆژی جەژن داعشەکان هێرشیان کردە سەرمان و سوپاتێکیان شکان. کەپمی خاسر ئێستا زۆر ئارامە و دوورە لە دەستی داعش، هەر بۆیە هاتین بۆ ئێرە. پێشمەرگەوەکو و خوشک و برای ئێمە پێشوازیان لێکردین. پێشمەرگە بەڕاستی پێشوازێکی باشی لێکردین. ئێمە زۆرمان خۆش دەبێن. داعش ماڵی ئێمەی وێران کرد. ئێمە و کورد پێشتر یەک ماڵ بووین. بەڵام کاتێ داعش هات هەموو شتێک گوێران بوو، بەڵام ئێستاوان بەم شێوازە پێشوازی لە ئێمە دەکەن و یارمەتی زۆری ئێمەیاندا. ئێمە زۆر سپاسیان دەکەین. لێرە تەنها مرۆڤەکان نین کە بۆ ئارامگەکان ڕێگا دەبڕن. ئەم گەنجە باسی ڕزگارکردنی پەلەوەرەکانی دەکات. ئەو دەڵێت ئەوان وەک هاوڕێ من، بۆیە نەمتوانی بزیان بێڵم. منە مریشکانم پێشەوەی دەربچینە گوندەکەمان ئامادەم کردن بۆ ئەوەی لەگەڵ خۆم بیانێنم. تاوەکو بۆ کوێ بچم لەگەڵم بن. ئەوانە لە سەردەمی داعشی شەوە پارێزگاریم لێ کردوون. لە سەردەمی داعش من زۆر کەم خواردنم پێیان داوە. جاری وا هەبووە هەر هیچم پێیان نەیاوە. ئەمانە لەگەڵ دایکیان بوون، بەڵام دایکیان لە ڕێگادا لە گەرمان و لە تینویان دامرد. من ئەوانم زۆر خۆش دەوێن، بۆیە لەگەڵ خۆم هێناو من. دوای دەستپێکردنی ئۆپراسیۆنی ئازادکردنی مووسڵ 5 کەمپ لە سنووری حەسەن شام خازر کرانەوە بۆ ئەو ئاوەرانەی کە لە ناو مووسڵ ڕۆ لە هەرێمی کوردستان ئەکەن و هەروەها چەند کەمپێک لە پارێزگای دهۆکیش کرانەوە، بەڵام زیاتر لۆتەکە لەسەر ئەو کەمپانە بوو کە لە سنووری ئێمە کرانەوە لە هەولێر کرانەوە. لە ئێستادا نزیکەی 72000 کەس لەم کەمپانە نیشتەجێ کراون، نزیکەی 175,000 کەسیش گەڕاونەتەوە شوێنە ئازادکراوەکانی خۆیان. شێوازی پێشوازیکردنی ئاوارەکان بۆ ناو کەمپەکانی ئێمە دائیمەن کاتێ دێن بۆ دوایین هێڵی هەرێمی کوردستان کەس لە بازگەی شاقۆلی لەوێ پێشوازیان لێ ئەکرێت و بەسارەی وەزارەتی گواستنەوە ئەگوازرێنەوە بۆ ناو کەمپەکان. تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی لە پێشوازی ئاوارەکاندا ئەبن لە دابینکردنی خواردنێکی خێرا بۆ ئاوارەکان، دواتر لەلایەن تیمێکی تایبەتەوە ناونووس ئەکرێن و ژمارەی خێمەیەکیان پێ ئەدرێت و هەروەها ڕەوانەی کۆگاکانی ئێمە ئەکرێن بۆ وەرگرتنی پێدەویستەکانی ژیان لە هەموو پێدەویستەکە هەر خێزانێک پێویستیە پێیەتی لە بەتانی دۆشک، هەروەها پێدەویستەکانی دروستکردنی خواردن و نەفت و چۆلەیەکی بچووک بۆ ئەوەی بتوانن خۆیان احتیمات بکەنە سەر خۆیان و خواردنی خۆیان بۆ خۆیان دروست بکەن. ڕۆژانە بە سەدان خێزان ڕووە و هەرێمی کوردستان ئاوارە دەبن. لە بەرامبەریشدا بەدەیان خێزان دووبارە دەگەڕێنەوە ناوچەکانیان. ئەمە لە دوای ئەوە دێت کە دوای زیاتر لە 6 مانگ لە شەڕێکی خوێناوی توانراوە داعش تێکشکێنرێت و سەرەڕای خابووربوونی شارەکە خەڵکەکە هەوڵ دەدات بگەڕێتەوە سەر ماڵ و حاڵی خۆی. ئێمە لە گوندەوە داعشەکان ئاوارەیان کردین بۆ مووسڵ. لە مووسڵ ماینەوە نزیکەی 4 مانگ لە گەماڕەودا بووین و نەخواردن هەبوو نەخواردنەوە. لە پاشاندا لەگەڵ هاتووی سوپا بۆ گەڕەکەکەمان هاتین بۆ کەمپێک لە حەمام عەلیل. لەوێدا ماینەوە و تاوەکو گواستیانیەوە بۆ کەمپی خازر. ئەوە نزیکەی 4 مانگە لێرە لە کەمپی خازر جێگیر بووین. سوپاس بۆ خوددا لێرە ژیان باشتر بەسەر دەبین و لە ئێستاشدا کە شوێنەکانمان ئازاد کراوەتەوە دەمانەوێت بگەڕێنەوە ماڵەکانمان.
خۆتان ئاگادارن کاورکە بە چاوی خوشتان بینی ئەمە وەختی ئەو خەلکە داوای گەڕانەوەی دەکات ئەمە پێشوازیان لێ دەکەین هەر کەسێک بە ڕەغبەتی خۆیت یعنی ئازادە لە گەڕانەوەی و لە هاتن لە بوو کەمپەکان ئەمە وەکو ئیدارەی کەم دەستگای خێرخوازی بارزانانی هەموو ئاسانکاریەک لە بۆ ئەو خەلکەی دەکەین ئەو خەلکە ڕۆژێک پێش ئەو کاتەی کە دەوێت بگەڕێتەوە دێت ناوی خۆی دەنووسیت ئەمەش ناوەکەی تومار دەکەین و هەموو ئیجراتەکانی کە پێویستە لەگەلیان جێبەجێ دەکەین و ئەوکاریان دەکەین ئەوانە دێن لێرە شوێنێکمان هەیە شوێنی استقبالە و هەم شوێنی ڕەوانەکردنەوەی ئەو خەلکەیە ئەو خەلکە لەوێن دەرێ وزارەتی گواستنەوەگان پاسی حاضرکی دێ لەو پاسانە سوار دەبن و دەگەڕێنە و شوێنی خۆیان ئەکسەرێتی هۆکاری ئەو خەلکەی کە دەگەڕێنەوە ئەوەیە جانب ئەیسەر ئێستا تەمین بووە لە پاکردنەوەی داعش و ئەوانە نەمایە لە ڕووی ئەمنیەتیش وەکو دیارە خەلکێکە پێی باشە بگەڕێنەوە شوێنە خانی خوان دەکیان لەبەرەوە دەرێن خانیەکانی مە ئەگەر لەوێ نەبین خانەکانی مە احتیمالە دا بڕامێتیان هوکاری دیکە دروست ببیتن مهم ئەو خەلکە ئازادە لە گەڕانەوەکەی کە دەگەڕێتەوە شەڕ کۆتایی دێت بەڵام چیرۆکی و بەسەرهاتی ئازار و تراژیدیای ژیانی مرۆڤ لە دوای جەنجیش هەر بەردەوام دەبێت و هەمووان گەڕەشیانە گەورەی بەرگەساتی جەنگ بۆ دنیا بجێڕنەوە